ئەم کاتتان باش من دکتۆرە سانا ماجد لە بەرنامەی تەندروست بژی لەگەڵتانم ئەمڕۆ لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانین و یەکەم ڕۆژی خوێندنە لێرەوە پیرۆزبایی ساڵی نوێی خوێندنتان لێ دەکەین و بۆ هیوایی کە بێت بە ساڵێک پڕ لە فێربوون و زانیاری و سەرکەوتن یەکەم ڕۆژی خوێندن و دەستپێکی ساڵی نوێ هەموو کاتێک وزەیەک و دڵخۆشێکی زۆری هەیە بۆ منداڵان بەتایبەتی لە کاتی خۆ ئامادەکردن بۆ ئەم ساڵە نوێیە کاتێک کە منداڵەکە جانتا و پێداویستەکانی تری قوتابخانەی دەکرێت و هەروەها دەچێتەوە لای هاوڕێکانی و لای مامۆستاکانی لەم بەرنمەیەدا باس لە گرنگی تەندروستی منداڵان دەکەی چ لە ڕووی جستەیە و چ لە ڕووی دەرونیەوە لە کاتی دەستپێکی ساڵی نوێی خوێندندا تاکو ئەو پەرۆشەی کە هەیەە بۆ خوێندن بەردەوام بێت و حەزیان لە فێربوون بێت. لە پێشوازی و دەستپێکی ساڵی خوێندنە جێی دەستخۆشیە کە کۆمەڵگەی کوردی دایک و باوکان بەگشتی پێشوازێکی گەرم لە دەستپێکی ساڵی نوێی خوێندنەکەن و ئەو لایەنە دەرونی کە پێویستەکە ڕعایەت بکرێت لەلایەن هەم مامۆستا و هەم دایک و باوکانەوە بۆ ئەوەی کە خوێندکار لەو دڕەڕاوکێ و ترسە دەربچێت بەم شێوەیە یعنی خوێندنگە ئەوەی کەکەوێتە سەر شانی خوێندنگە و مامۆستان ئەوەیە کە زەمینەیەکی وا ساس بکەن کە ئەو خوێندکارە پێ ئەنێتە ناو خوێندنگەوە هیچ جۆرە ترس و دڵڕاوکێکی بۆ دروست نەبێت ئەمەش بەچی دەکرێت بەوە کرێت کە مامۆستایان و ستافی ئیداری خوێندنگە بە ڕوویەکی خۆشەوە بە تەبەسومەوە بە لێوبەخەندەییەوە بە قسەی شیرین و نەرمونیانەوە پێشوازی لە خوێندکارەکان بکەن و ئەوەی دەکەوێتە سەر شانی دایک و باوکان ئەوەیە کە ئەوانیش پاڵپشتیان بن ئی خوێندکارەکان لە هەفتەی یەکەما بە تایبەتی دوو هەفتەی یەکەم حتا مانگی یەکەم بتوانن خۆیان هاتوچۆ بە خوێندکارەکان بکەن لەگەڵ یان نابێن بۆ ئەوەی خوێندکار ئەو متمانەی لا دروست بێت کە حەزی لە خوێندنگەیە و دایک و باوکی پاڵپشتیەتی هاوکاریەتی لەم پرۆسەیە دوجار خوێندنەکە سوودی بۆ خوێندکارەکە دەبێت لەبەرم هۆیە دوولایەنەیە دەکەوێتە سەر شانی مامۆستا و ئەو ئەرکەش دەکەوێتە سەر شانی بەخێوکاریە خۆ دایک و باوکی خوێندکارەکە هەندێک ڕێنمایی هەیە بەڕاستی زۆر گرنگە کە دایک و باوکان پێویستەکە ڕەچاوی بکەن لەو ڕێنمایانە یەکێک لەوە ئەو یەکەم خاڵ ئەوەیە کە بەڕاستی پێویستە دایک و باوکان پێش دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن یاخود لە هەفتەی یەکەم دو هەفتەی یەکەم شێوازی خەوتن و خواردنی مناڵەکەیان جارێکە دابڕێژنەوە بە پێی کاتەکانی قوتابخانە چونکە دوجار دەزانین خوێندکار لە پشوویەکی دوورودرێژی هاوینەوە تاو دەبێت و پێدەنێتە قۆناغێکی نوێ کە قۆناغی قوتابخانەیە لە قۆناغی قوتابخانەیە دیسپلین هەیە ڕۆژانە پێویستەکە ملزەم بێ بۆ کاتێک کە دەچێت بۆ قوتابخانە و دواتر دێتەوە ئەرکی ماڵەوەی دەبێت لەم نێوەندەیانانی بەیانی زۆر گرنگە کاتەکانی خەو پێش نابێت درەنگ بخەوێت خوێندکارەکە و هەروەها دایک و باوک ئاگەی لەوە بێت کە ئەم خوێندکارە بەڕاستی ئیلتیزاماتێکی هەیە کە ئەویش قوتابخانەیە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم خوێندکار ترس و دڵڕاوکەی بۆ دروستە بێت ئەبێ زۆر ئاسایی بێت لە لای دایک و باوکان کە ئەم ترس و دڵڕاوکەیە لە زۆرێک لە خوێندکارەکانە هەیە بەڵام ئەبێ پشوو درێژ بین نابێت لۆمەیان بکەین ئی خوێندکارەکان یاخود بیان شکێنینەوە هەندێک جار ئەم شتانەمان بەرگوێ دەکەوێت کە یەکێک لە ئەندامانی خێزان خوێندکارێکی یاخۆ ئەندامێکی و خێزان کە ترس و دڵڕاوکی هەیە دێ بۆ قوتابخانە دەیشکێنەوە تۆ ترسنۆکی تۆ حەز لە قوتابخانە نییە ئەمانە بەڕاستی کارێکی زۆر هەڵان پێویستەکە پاڵپشتیان بین هاوکاریان بین بە مروری زەمە خوێندکارەکە ڕادێ لەگەڵ قوتابخانەیە بەڵام ئەوەی گرنگە ئەو پاڵپشتی و هاوکاری و پێدانی متمانی لەلایەن خێزانەوە
خاڵێکی تری گرنگ ئەوەیە کە دایک و باوکان بەڕاستی پێویستە پەیوەندیەکی تونند و تۆڵ ببەسن لەگەڵ یەک بەیەکی مامۆستاکانیاندا. ینی بۆ ئەوەی کە هەر جۆرە گرفتێک هاتە پێشەوە خوا نەخواستە هەر حاڵەتێکی نەشازەوە ڕوویە بتوان یەکسەر کۆنتاکتێک و پەیوەندیەکی تۆکمان هەبێ لەگەڵ مامۆستاکەیە بۆی چارەسەری کێشەکە بکەن. ئەمانە هەندێک لەو خاڵانن کە بەڕاستی زۆر گرنگە دەکرێتە سەرشانی دایک و باوکان لە دەستپێکی ساڵی نوێی خوێندنە ڕەچاوی بکەن. دیارە پاڵکو خاوێنی و لایەنی تەندروستی خوێنکار شتێکی زۆر پێویستە، ینی هێندە پێویستە ئەگەر بربەست دروست بێ لە ڕووی تەندروستیەوە خوێنکار نەتوانێت لە ساغیەوە بە تەندروستێکی باشەوە بێتە قوتابخانە، ئەو کاتە گرفت بۆ خوێندن دروستە بێ، بربەست دروستە بێ لە گەیاندنی ئەو زانست و زانیاری مامۆستا دەیەوێت بگەێنە بە خوێنکار. لەبەرەوە لەژێر چاودێری ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە هەموو خوێندنگەیەک ملزەمە بۆی کە لیژنەیەک دروست بکات. ئەم لیژنەیە تێیدا دەبێت توێژەری کۆمەڵایەتی و پەرستاری خوێندنگە یاخود چەند مامۆستایەکی تیابێ لەگەڵ ستافی ئیداری ئەم مامۆستایانە ئەم ستافە هەڵدەستنەوە خود ئەم لیژنەیە هەڵدەستن بە گرتنی چەند ڕێکارێک کە چێکی خوێنکارەکان دەکەنەوە هەفتەی جارێک یاخود پێویست بکات 2 جار بە تابەتی چێککردنی هەندێک حاڵەتی تەندروستی خوێنکارەکان هەیە وەکو ئەسپێ کە لە سەریانە دروست دەبێت کە حاڵەتێکی ئاساییە پێویستەکە ئەم لیژنەیە هەڵسێت بە ئەنجامدانی ڕێکارەکان یاخود لە پەتای وەرزیە کاتێک پەتای وەرزی دێت ئەم لیژنەیە هەڵدەستێت بەوەی کە دایک و باوکان ئاگدار بکاتەوە یاخود با بڵێم مۆڵەت بۆ خوێنکارە وەربگرێت کە نێتەوە تاکو ئەو پەتایە تەشەنە نەسێنێت هاوڕەکانی تریشیان بیگرن. لەم بڕگەیەدا باز لە حاڵەتە زۆر باوەکان دەکەین کە تووشی منداڵان دەبێت بە تایبەتی لە تەمەنی 3 ساڵ بۆ 11 ساڵ، ئەویش پەتای وەرزیە و هەروەها حاڵەتی ڕشک و ئەسپێ. زیاتر باز لە حاڵەتی ڕشک و ئەسپەیەکەین. ئەم حاڵەتە کە هەیە لە ناو منداڵاندا حاڵەتێکی ئاساییە، زۆر باوە، مانای هەژاری نییە، مانای پاک و خاوێنی کەسەکە و خێزانی نییە. لە وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا ساڵانە زیاتر لە 6 ملیۆن حاڵەت هەیە کە منداڵان تووشی ئەسپێ بوون لە تەمەنی 3 بۆ 11 ساڵ. ڕشک و ئەسپێ یەکێکە لەو مێرووە مشەخۆرانەی کە لەسەر خوێنی مرۆڤ دەژی و لە قژدا دەبینرێت کە 5 میلیمەتر لە بێخی قژەکەوە دوورە و ئەم مێرووە توانای فڕینی نییە، بەڵام بە قژەکەەوە دەمێنێتەوە و هێلکەکانیشی بە قژەکەەوە دەمێنێتەوە. چەند نیشانەیەکی هەیە بۆ مناڵەکە، لەوانە مناڵەکە سەری ئەخورێت، جگە لەوانە هەستەکە شتێک لە ناو قژیا ئەجوڵێت. ئەم سەرخورانە ژوای لێ ئەکات کە منداڵەکە زۆر سەری بخوێنێت و ببێتە سووربوونەوە و ئاسان لە بێخی سەریە. ئەوەی گرنگە باسی بکەین چارەسەرکردنەکەیەتی و هەروەها ڕێگای گواستنەوەی ڕشک و ئەسپێ. ئەم مێرووە بەهۆی پەیوەندی ڕاستەوخۆ دەگوێزرێتەوە، واتە کاتێکە منداڵەکانمان شتەکانیان بە هاوبەشی لەگەڵ هاوڕێکانیان یاخود خوشک و براکانیان بەکاردەهێنن، چ لە کڵاو بێت، لە ملپێچ بێت، یاخود ئەکسسواراتی قژیان بێت، یاخود ئەگوێزرێتەوە لە ڕێگەی بەکارهێنانی هەمان خاودی، هەمان شانە، یاخود لە ڕێگەی بەرگەسەرین و چەرچەفی مناڵەکەوە. یەکەم هەنگاو کاتێک کە دەبینی منداڵەکەت توش بوو هێلکەکە یاخود ئەسپێکە دەبینیت لەسەریدا دەجوڵێت، پێویست دەکات ئەو شتانی منداڵەکەت کە هەیەی و کە بەر قژی کەوتووە لە تەوقەی قژی بێت، لە شانەکەی بێت، لە خاولەکەی بێت، لە بەرگەسەرین و چەرچەفەکەی بێت بە باشی بۆی پاکەیتەوە بۆی تعقیم بکەیت. هەروەها بەکارهێنانی چارەسەری تایبەت بە ڕشک و ئەسپێکە لە دەرمانخانەکان بەردەستە و دوو جۆری هەیە، شامپۆ هەیە، هەروەها لۆشن هەیە. شامپۆکە بۆ ماوەی 3 بۆ 5 خولەک بە قژەکەەوە ئەمێنێتەوە، بەڵام لۆشنەکە بەپێی جۆرەکەی جیاوازە لە 4 ساعت بۆ 8 ساعت بە قژەکەەوە ئەمێنێتەوە. ئەوەی گرنگە کاتێک کە شامپۆکە بەکار ئەهێنیت یاخود لۆشنەکە بەکارێنی بەتەڕی قژەکە بە شانەیەکی دەمورد دابێنیت و سەری منداڵەکەت خوار بکەیتەوە کە هەموو قژی بەرەو خوارەوە بێت و خاولێک لە بەردەمیان بێت و هێواش بەتەڕی
قژی منداڵەکە دابێنی. کاتەوە باش وەکو زۆر سپاس وەکو پەرستارێک وەکو ئەندامێک لە لیژنەی پاک و خاوێنی قوتابخانە ئەگەر زیاتر بۆمان باسکەی ڕێکارەکانی ئێوە بۆ پاراستنی تەندروستی منداڵان بەتایبەتی لەگەڵ دەستپێکی وەرزی خوێندنە. سپاس بۆم دەرفەتە سەرەتا بەخێر بن پیرۆزبایی ساڵی نەی خوێندن لە سەرجەم قوتابیانەکەین ئیشەڵا بە هیوای ساڵێکی پڕ لە تەندروستی و لە شیسا هەمووان ئاگادارین دەستپێکی ساڵی نوێی خوێندن هاوکاتە لەگەڵ سەرەتای وەرزی پاییزە ئەمە ژوها کات ژینگەیەکی لەبار بگونجێنێ بۆ ڤایرۆسەکان و تەشەینەکردن تایە چکە هەمووان نەزانین لەگەڵ دابەزینی پلەکانی گەرما ژینگەیەکی لەبار دروستە بێ بۆ گەشەکردنی ڤایرۆسەکان ئەمە شۆکارە بۆ توشبوونی قوتابیان بە تایبەت لە مناڵانە ڕێگی ئەو کۆنتاکتە زۆر باشەی کە پەرستاری خوێندنگە لەگەڵ دایک و باوکی خوێندکارانە هەیەی ئاگاداریانەکرێتەوە کەەوە زۆر ئاگاداری تەندروستی خوێندکارەکان بن لە کاتی بوونی هەر حاڵەتێکی لە پەتای هەڵامەت لە ڤایرۆسی هەڵامەت ڕێکارەکان ئەگرێتە بەر لە قوتابخانەکاندا ڕێکارەکان بۆی ئەوەیە کە ئەگەداری قوتابیەکە ئەکرێتەوە کە ماسک ببەستێ لەو کاتانێکەوە ئەو حاڵەتەی هەیە دوورکەوێتەوە لە ڕەفیقەکانی زۆر تێکەڵ نەبێ زوو شۆردنی دەستەکان لە بینی ڕێستەکاندا و لە پێش نان خواردن و دوای نان خواردن ئەمە خاڵێکی زۆر گرینگە هەروە ئەگەدارکردنەوەی دایک و باوکیان بە چاودێریکردنیان و ئاگدارکردنەوەیان ئەگەر خوێندکارێک حاڵەتێکی وای هەبێکە نەتوانێت لە پۆلا بەردەوام بێت لەوانەکانیا بەردەوام بێت دایک و باوکان ئاگادارەکرێنەوەکەوە خوێندکارەکان بەرنماڵەوە و پشوێک وەربگرن بۆ ماوەیەکە تاوەکو ڤایرۆسەکە لە لەژیانە کەمە بێتەوە. دەستان خۆش بێت ئەوەی کە باسی بکەین حاڵەتی ڕشک و ئەسپێکە لە مناڵانە زۆر باوە ئێوە لە کاتی ئەم پشکنینانەی کە ئەکەم بۆ منداڵەکان چۆن ئەزان منداڵێک ڕشک و ئەسپێتی کە منداڵێک دیاریکرا ڕشک و ئەسپێتی چۆنی ڕێکارەکانتان چییە بۆ ئەوەی کە تەشەنە نسێنێ مناڵەکانی تریا ڕەفیقەکانی توش نەبن لێوەی بوونی ئەسپی سەر لە قژی مناڵاندا بەتایبەت لە کچانە هەمومان نەزانین ئەسپی سەر ئەگوازرێتەوە لە ڕێگەی نزیکبوونەوە لە ڕێگەی بەرکەوتنەوە لە ڕێگەی بەکارێنانی ئەو بەشی پێکردنی شانە لە ڕێگەی بەکارێنانی کڵاوی یەکترەوە ئەگوازرێتەوە کە بێتە هۆی حساسیەت و هەستیاری لە پێستی سەری ئەو کەسەدا و هەست بە جوڵەی شتێک ئەکات لە ناو سەریان قوتابیە ئێمە وەکو لیژنە هەفتانەکە گوتم دووجار بەسەر پۆلەکانە ئەگەڕین چاودێرینی نوک و قژی خوێندکارانەکەین بە شێوازێکە و لە قوتابیەکان تێ ئەگەین لە هەبوونی ئەوەی کە ئایا ڕۆژانە خۆی ئەشوات بەردەوام گرنگی بە پاکوتەمیزی ئايات لەو لایەنە ئێمە خوێندکارەکان تێ ئەگەینی کە بۆچی سەیری قژیانەکرێت هەر حاڵەتێک کە ئەبیندرێ بە هیچ شێوەیە قوتابێکە خۆی ئاگادار ناکرێتەوەکەوە ئەو حاڵەتەی هەیە بە هیچ شێوەیەک ڕەفیقەکانی هەست بەو شتە ناکەنکەوە حاڵەتێکی وای هەیە ئەمە وەکوتم لە ڕێگەی ئەو کۆنتاکتە بە قوتی لە بینی پەرستاری قوتابخانە و دایک و باوکەکان هەیە بە شێوازێکی زۆر ئاسایی لەگەڵ دایک و باوکی خوێندکارەکە قسە ئەکرێت و ئاگادارەکرێتەوە و ڕێنمایی ئەکرێت کە بچێ عیلاجی بۆ بەکاربێنی هەمووانەزانین لە سەردەمی ئێستاە شامپۆشتی زۆر باشەیە بۆ حاڵەتە ئاگادارەکرێتەوە کە پێویستە ئەو ڕێکانە بگرێتە بەرکە چارەسەرە بۆ ئەو حاڵەتی. بڵێ باست لەمانە کرد ئەمەوێت لە دەمی خۆتەوە یاخود لە ئەرکەکانی خۆتەوە باس لە گرنگی ڕۆڵی پەرستار بکەیت لە ناو خوێندنگەکانە بۆ پاراستنی تەندروستی منداڵان. بێگومان پەرستار ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە قوتابخانەکاندا و هەروەها دایک و باوکانیش پێویستە ڕەچاوی ئەو ڕێنمانە بکەن کە ڕۆژانە یاخود هەفتانە ئەدرێ بە قوتابیەکان و هەروەها بە دایک و باوکان ئەگەداری دایک و باوکانەکەینەوە داوا لە دایک و باوکانەکەین کە ئەو قوتابیانێک کە ئەنێردرێن بۆ خوێندنگەکان پێویستە هەریەکە لە قوتابیان بەیانیان کەیەنە دەرەوە تەعقیمێکی دەست معقەمی دەست هەبێت لە جانتاکانیانە ئێستا هەمومان نەزانین کە بۆکسێکی بچووکە لە هەموو
سەیدەلیەکانە هەیە و دەست ئەەکەوێت زۆر بە ئاسانی ئاگاداریان کەنەوە کە لە بینی ڕێستەکانە پێویستە زوو دەستیان پشۆن زوو ئەم تەحقیمە بەکار بهێنرێت پێش نان خواردن و دوای نان خواردن و هەروەها لە دوای توالێتە پێویستە بەکار بهێنرێت و دەستیان بشۆرێت و هەروەها ئاگاداری داوا لە دایک و باوکانەکەین کە گرنگی زۆر بدرێ بە نانی بەیانی قوتابیان گرنگێکی زۆر بدرێ بە نانی بەیانی ئەو قوتابیانەشی کە ناتوانن نانی بەیانی بخۆن چکم زۆر حاڵەتەیە ئەڵێ ئەگەر نانی بەیانی بێتە هۆی ڤۆمیتین ئەڕشێتەوە ئەو مناڵە ناتوانێت داوا لە دایک و باوکانەکەین لەنچ بۆکسێک هەیە کە بە شێوەیەکی کوالیتی بێت چکم ئەو خواردنە بۆ ماوەیەکی زۆر تیامێنێتەوە گرنگی زۆر بدرێ بە خواردنێکی تەندروست و هەروەها لەنچ بۆکسێک کە بە شازێکی تەندروستانە ئامادە بکرێتە ناو چانتای قوتابیەکەیەوە بۆی بتوانێت لە کاتی ڕێستەکانە بخورێت و بەبێ نانی بەیانی بەشداری لەوانەکانیان نەکات. بە دڵنیاییەوە ڕۆڵی توێژەری کۆمەڵایەتی و ڕۆڵێکی گرنگ و کاریگەری هەیە لە پرۆسەی پەروەردە و فێرکردندا بە تایبەتی لە بواری لایەنی کۆمەڵایەتی و دەرونی بۆ خوێندکارەکە بەگشتی ئەگەر بڵێن لە قۆناغی بنەڕەتی و ئامادەیەکانە و بە تایبەتر لە قۆناغی بنەڕەتیە چونکە ئێمە ئەزانین کۆمەڵک گۆڕانکاری فیسیۆلۆژی و دەرونی جەستەی بەسەر خوێندکارە کۆمەڵک گۆڕانکاری بەسەر ئەدێت ئەمەوە ئەکات زیاتر پێویستی بە هاوکاری بێت ئێمە وەکو توێژەرانی کۆمەڵایەتی لە قوتابخانەکانە هەوڵێین هاوکاریان بین جۆرێک لە چاودێریان بکەین کاتێک حاڵەتێکی لەم شێوە گۆڕانکاریانە بەدی ئەەکەین ڕاستەوخۆ پەیوەندی بە مامۆستای پۆلەکەیەوە ئەەکەین بۆی ئەم زانیاریانمان کە ئێمە دەستمان کەوتۆ بۆمان پشڕاست بکاتەوە یاخود لە دوای ئەوە ببورن پەیوەندی بە خێزانی خوێندکارەوە ئەەکەین ئایا هۆکاری ئەم گۆڕانکاریە تەنها پەیوەندی بە تەمەنەکەوێ هەیە یاخود کێشەیەک لە ماڵەوە ئەگەری هەیە هەبێت یاخود لە قوتابخانەیە ناجۆریەک نەگونجاندنێک لەگەڵ هاوڕەکانیە هەبێت دوای کرد بێت زیاتر کێشەکەی بەرچاو بێت چونکە ئەکرێت بەهۆی ئەو گۆڕانکاریانەوە هەندێک جار خوێندکار تووشی گۆشەگیری ببێت ئەمە ژواکە تەنها حاڵەتەک و گۆشەگیری ئەبینیت ئەبێ بە دوای هۆکارەکەیە بگەڕێیت بۆیە بە دڵنیاییەوە توێژەر لە دروستکردنی پەیوەندێکی بەهێز لە نێوان مامۆستا و خێزانی خوێندکاردا بە دڵنیایەوە ڕۆڵێکی کاریگەر و تەواوی هەیە کە یارمەتی خوێندکاردا لە چارەسەرکردنی بابەتەکەیە. توێژەرانی کۆمەڵایەتی ئەتوانین بڵێن کەمەرێکی چاودێری وا ئەبین لە سەرەتایە بۆ خوێندکار سەردانی پۆلەکانەکەین یان خوکاتانی کە داخلی ناو قوتابخانە ئەبین لە دەرەوە لە ناو قەعەکانە ئەسوڕینەوە بۆ ئەوی بزانین ئایا خوێندکار هیچ حاڵەتێکی نەگونجانی هەیە خو نەگونجاوی هەیە کە جیاوازی بکاتەوە لە هاوپۆلەکانی هاوڕەکانی تری. یەکێک لەو حاڵەتانەی بەڕێستان باستان کرد ناڕێکی خەو یاخود کە ئەمەش بێتە هۆی گۆشەگیری کەمی چالاکی بۆ خوێندکارەکە دروستەکە جال پۆلا بێت یاخود لە کاتی ڕێستەکانە بێت کە خوێندکار هەیەی بە دڵنیاییەوە ئێمە لێرە لەگەڵ خوێندکار پەیوەندی ئەبەستین بانگی ئەەکەین ڕێنمایی پێین لە دوای وەرگرتنی زانیاریەوە بە دڵنیاییەوە خۆ لە دوای ئەو چاودێری کە هەمانە بۆ خوێندکارەکە قسەی لەگەڵەکەین ڕێنمایی پێین لەسەرەوەی کە کاتەکانی هەوڵ باڕێک بکاتەوە چونکە ئێمە ئەزانین کە کاتێک داخڵی ناو قوتابخانە ئەبین جۆرێک لە یاسا و ڕاستە مەجبورین تەطبیقی بکەین بۆیە لەم حاڵەتەیە خوێندکار بە پێی جوابدانەوە و کاردانەوەکانی بۆ ئێمە دواتر مامەڵەی لەگەڵەکەین ئەگەر پێویست بوو لایانی دۆم ئاگادارەکەینەوە کە خێزانی خوێندکارە بۆ زیاتر یارمەتیانی ئێمە ڕەنگە هەندێک جار لەم حاڵتانەیە زانیاری ترمان پێ بدەن دەربارەی خوێندکارەکە و ئێمەش بەپێی ئەو زانیاریانە مامەڵەی زیاتر لەگەڵ خوێندکارەکەی ئاکەین. بەدڵنییا قوتابخانە بەدەرنیە لەو حاڵتە بەداخەوە لە ئێستا ئەتوانم بڵێم ڕێژەی خواردنی ناتەندروست زۆر زیادی کردووە بۆ عامی خەڵک بە تایبەتتر خوێندکار چکە لە تەمەنێکی مناڵدایە ڕەنگە لە هەنێک کاتان نەتوانێت ڕاست و چەپی خۆی وەکو ئەڵێ بە باشی دیاری بکات ئیلا ئەبێ کەسێکی گەورە هەبێت ڕێنوێنی بکات لەبەر ئەوە لێرەیە ئێمە وەکو توێژەری کۆمەڵایەتی وەکو وتم ئاگاداری خوێندکارانە بین جاری وا هەیە لە دەرسەکانە ئەچینە ژوورەوە ئایا لاوازەی خوێندکارەکە لە ڕووی کێشەوە یاخود
قەڵەوی خوێندکارەکە چ کێشەیەک بۆ خوێندکار دروستەکە جا لە کاتی دەرسەکانیان بێ لە کاتی ڕێستەکانیانە بێ یاخود هەندێک جارمان هەیە مامۆستا ئەو حاڵەتەمان بۆ ئیحالە ئەکات گەێنێتە لامان کە حاڵەتێکی لەم شێوازە هەیە خوێندکارێکم هەیە بەهۆی زیادبوونی کێشیەوە تووشی جۆرێک لە هەست بەکەمی خۆی ئەکا هەست بەکەمی خۆی ئەکا بۆیە وای لێ کردووە دوور بکەوێتەوە لە هاوڕەکانی یاخود هاوڕەکانی تووشی ئەوەی ئەەکەن کە هەست بۆ کەمی خۆی بکات بۆی لەم حاڵتەیە خوێندکار باگەکەینە لای خۆمان ڕێنمایی پێئین کە چۆن خواردنەکان هەڵبژێرێت هەندێک جاریش بە هاوکاری پەرستارەکەمان ئەتوانین بڵین پەیوەندی بەیەکە ئەوبەستین کە ئەو خواردنانە چییە پێویستە بۆ ئەو بەکار بهێنرێت بە دڵنیاوە تەمعانەمە دوای ئەوەی کە دڵنیا بوون هیچ کێشەیەکی تەندروستی نییە ئەویش لە ڕێگەی پەرستارەکە و پەیوەندیکردن بە عایلەیانەوە کە دڵنیا بووین لەوە ئێمە خوێندکار ئاگادارەکەینەوەنێ ڕێنمایی پێئین کە بە شێوازێکی تەندروستانە خواردنەکانی هەڵبژێرێت لە پێناوەی کە بە تەندروستی بمێنێتەوە نەشاتێکی زیاتری هەبێت چالاکێکی زۆر زیاتری هەبێت لە پۆلدا کاتێک مامۆستا بابەتێکی بۆ باسەکە بە ئاسانتر بتوانێت لێ تێبگات و هەروەها ناو هاوڕەکانیان هەست بەکەمی نەکات و دواتر پەیوەندیش بە عایلەکەیەوە ئەەکەین کە چۆن مامەڵە لەگەڵ خوێندکارەکەیە بکات ئەو خواردنانی بۆ توانم بڵم خواردانی بۆ دابین بکات کە بۆ ئەو گونجاوە یاخود ئەگەر پێویستی بۆ سەردانی دکتۆر بکات بۆ ئەوی جۆرێک لە ڕێژیمکردن بۆ خوێندکارەکە دابنرێت ئەوش بەپێی ئەو دکتۆری کە بۆی دائەنێت و پێویستە جێبەجێ بکرێت. چۆنی لە پۆلی چنی؟ لە پۆلی چوارم. بەیانیان کەی بووم قوتابخانە نانەخۆی؟ بەڵێ. ئەی شەوان لە چ کاتێکە ئەنویت؟ سەعات دابوونە 9 بەدا. حەز لەوە بوو ئەمڕۆ یەکەم ڕۆژی مەکتەب بوو خوێندن دەستی پێکردەوە؟ بەڵێ سەپاش. لە پۆلی چوارم. بەیانیان تۆ نانەخۆی یان نان ناخۆی؟ هەنێک کاتێک خۆم هەنێک کاتیش نایخۆم. هەنێک کات بۆچی نایخۆی؟ لە بیرمە چێ؟ ئەی شەوانە سەعات چەندە نوێی؟ منی شەرنەوە بەدە. تۆ لە پۆلی چەنی؟ سێ. پۆلی سێ ئەبێ بەیانیان نانێکی باش بخۆی وایە؟ تۆ شەوانە چ کاتژمێرێک ئەنویت؟ هەشتیانەوە. تۆ لە پۆلی چەنی؟ من لە پۆلی پێنجەم. ئەی بەیانیان نانەخۆیت شەوان سەعات چەندە نوێیت؟ نانی بانیە خۆم ئەنجا لە سەعات 10 یان 9 خۆم. دایکان و باوکانی خۆشەویست ئەزانین ئەرکی سەرشانی ئێوە لەم سەردەمەدا کە هەمووی تەکنۆلۆژیایە سەختترە بەڵام ئەوەی گرنگە کە بە تەواوی چاودێری خەو و خواردنی منداڵەکەت بکەیت لەبەر ئەوەی لە منداڵانە و لە تەمەنی هەرزەکاراندا منداڵان پێویستیان بەوەیە کە شەوانە 9 ساعات بخەون کە خەوێکی باش بێ و کواڵتی خەوەکەیان باش بێت بۆیە لە هاویناندا ئەو هەروەها لە سەرەتای دەستپێکی خوێندن و پێش دەستپێکی خوێندنیش هەوڵ بە خەوی منداڵەکەت ڕێک بکەیتەوانێ باشەوانە زوو بخەون و کاتی خەویان باش بێت تاکو بەیانیان زوو هەستن و بتوانن بە وزەیەکی باش و بە چالاکێکی باشەوە بەشدار بن لە پۆلەکانیانە و هەروەها لەگەڵ هاوڕێکانیانە لە پشوەکانە ڕێستی خۆیان وەرگرن و چالاکی تەواویان هەبێت و هەروەها کەمخەوی پەیوەندیەکی باشی هەیە لەگەڵ خواردنی ناتەندروست و زیادبوونی کێش لە منداڵاندا کە ئەمەش بووە بە حاڵەتێکی باو لە منداڵاندا و ئەگەری قەڵەویان زۆرە و کێشیان ناتەندروستە لەبەرەوەی کە منداڵان خواردنەکانیان ناتەندروستە و یەکێک لە هۆکارەکانی گەڕێتەوە بۆ کەمخەوی هەوڵ بە ڕۆژانە باژەمێک خواردن لەگەڵ خێزانەکە تا هەبێت لەگەڵ منداڵەکان تا دانیشن کاتێکی خێزانی بەسەر برن ئەمە کاریگەریەکی زۆر باشیە بێت لەسەر دەرونی منداڵەکە و هەروەها بە پەرۆشتر ئەبێت بۆ خواردنی تەندروست و خواردنی خێزانی و خواردنی ماڵەوە ئەگەر منداڵەکەت خۆی لە خوێندنگە و لە قوتابخانەکان خۆی نان نەخوات هانی بە کە خواردنەکانی تەندروست بێ با بێت بە خویەک بووی
بەڵام ئەگەر خواردنەکە خۆت لە ماڵەوە بۆی ئامادە دەکەیت ئەو لەنچ بۆکسانەی کە ئێستا مناڵان پێیانە بۆ خوێندنگە و بۆ قوتابخانەکان با خواردنەکانی هەمە جۆر بێت خواردنەکان پرۆتینی تیابێت کاربۆهیدراتی تیابێت و چۆری باشی تیابێت میوەی تیابێت چەرەسی تیابێت و گرنگێکی تاو بەم خواردنی منداڵەکەت بۆ بیرمان بێت خوێندن پێویستی بە پەرۆشیە فێربوون پێویستی بە حەزە و پێویستی بە وزە و چالاکیە منداڵەکان پێویستیان بە ئێوە و پێویستیان بە مامۆستاکانە ئەوان داهاتووی ئێمن بە هیوای سوودبینین کاتێکی خۆش.